بۆیە خۆشەویستەکانم داواتان لێ ئەەکەم ئەم چەند ڕۆژەی کە ئەنتیایە بە شەو و بە ڕۆژ دەمتان لە دوعا نەبڕێ بەردەوام دوعا بکەن بە تایبەتی پیاوە پیرەکانمان ڕیشسپیەکانمان پیرەژنەکانمان گەنجە جوانەکانمان تا ئێستا تووشی گوناح نەبوون دوعای خێر بکەن بپاڕێنەوە لە نوێژەکانتانە لە هەموو سات و وەختێکتانە داوا بکەن خوای تەعالا سەرگەردانمان نەکە چونکە بەڕاستی وەزعەکە ترسناکە و خوا نەخواست تووشی هەر کێشەیەک بین هەر شەڕ و ئاژاوەیە بین لەگەڵ هەر دراوسەیەکی دەوروبەرمانە لە ڕاستیە ئێمە بەرگە ناگرین ئێمە ملەتێکین هێشتا لەسەر پای خۆمان نەوەستاوین زۆر زەحمەتە بۆیە دوعا بکەن خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بەزەیی بە حاڵمانە بێتەوە ئەو هەموو خوێنە ڕژاوە ئەو هەموو خەڵکە دراوەتە کوشت ئەو هەموو وەزعە دروست بووە خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕێنمایی کاربەدەستانمان بکە ئێمە براینە کاربەدەستانی خۆمانمان خۆش بوێ یان خۆشمان نەوێت ئەوانەی کە حەزی لێیەکەن ئەوانەی کە حەزیان لێ ناکەن ئەوەی کە خەریک سیاسەتە ئەوەی کە دوورە لە سیاسەتەوە یعنی ئەمە مەسئلەیەک نییە بوترێ وەڵایی خوا لە ناوی بدا و بەشک و خوایە ئەم زروفە هین بێ و تیا بچ کاکە خو ئەو تیا ناچێ هیچ لە کەمترین احتیمالاتدا ئەندێ هیچ کاربەدەستێ لە وڵاتێک ئەگەر زروف بقەومێ ئەو تیا بچێ بەڵکو هەر کاربەدەستێک لەم کاربەدەستانە ئەگەر زروفێ بێ ئەوان ڕێگایەکیان هەیە بۆ دەرباز بوون بەس ئەوەی کە تیا ئەچێ ملەتە بویە توخوا کەس دوعای شەڕ نەکە کەس قسەی غەڵەت نەکە ئێمە ئێستا کاتی ئەوەیە تەبایی و برایەتی و خۆشەویستی لە نێوانیەکە زیاد بکەین خوا ئەگەر ببینێ ئێمە دڵمانیەکە ڕیزمانیەکە خوش بەزەی پێمانەتێتەوە بەس ئەگەر ببینێ ئێمە دژ بەیەکین ئێمە قینمان لەیەکە ئێمە لەگەڵ یەکە نامان کرێ جاری وایە برا لەگەڵ برایە ئەکاتە شەڕ کوڕ لەگەڵ باوکە ئەکاتە شەڕ خزم لەگەڵ خزما بینی تەواو نییە لەسەر لەبەر خاتری وەڵا ئەمە فلان حزبەوە فلان حزب بە حزبی چی بەخوا خوا نەخواست ئەگەر شتێ بقەومێ کەس هەمومان یەک حەسابمان بۆ ئەگرێ ئیتر ئەوەی گۆڕانە ئەوەی پارتیە ئەوەی یەکێتیە ئەوەی ئیسلامیە هەر هەموو یەک حەسابی بۆ ئەگرێ ئەوەیشی بێلایەنێک ڕەش و ڕوتێکە کەس تا ئێستا لای لێ نەکردوێتەوە بەخوا ئەویش هەر خوا پەنامان بدە ئەوان بێن نایژن تۆ ڕەش و ڕوت بووی بێلایەن بووی ئەوانەشە بەریەکەون بۆیە خۆشەویستەکانم دوعای خێر بکەن قسەی باش بکەن خوای تەعالا لەوانەیە عقوبەمان بدات بە خراپەی خراپەکارێک داواکارین خوای تەعالا بە خراپەی هیچ کەسێک ئێمە ملەتەکەمان لە ناو نەدا بۆیە براینە دوعای خێر بکەن دوعای خێر زۆر مهمە زۆر گرنگە بپاڕێنەوە لەوانەیە بە دوعای کەسێک خوای تەعالا ڕەحم بە ملەتەکەمان بکە لەبەر ئەوە من ئەوەی کە نەسیحەتی منە بۆ ئێوە ئێسم هیچ نەسیحەتی کاربەدەستان چی بڵێن بەس بڵێن خوا هیدایەتیان بدە خۆ ڕێگایەکی باشیان پێ پیشاندا ڕەحم بە ئێمە بکە ئەگینا قسە بۆ ئەوان ئیسفادەی نییە لەم کاتە ئەوان گوێ ئێستا لە ئەمریکا ئاگرن گوێ لە رووسیا ئاگرن گوێ لە ئێمە ناگرن بەس ئێمە لە ناو یەک تەبایی و برایەتی و خۆشەویستی بڵاو بکەینەوە واز لە حزبایەتی بێرن بیرن لەوە مەکەنەوە کێ دەسڵاتدارە کێ کاربەدەستە کێ بێدەسڵاتە کێ زوڵمی لێکرا ئەمانە هەمووی بخەنە لا ئێستا لەم ماوە دوعای خێر بکەن بەڵکو خوای تەعالا ڕەحممان پێ بکە خوای تەعالا ڕێنمای ئەوانیش بکات تەبایی و برایەتی بخاتە نێوانیانەوە ئەم کۆبوونەوانە کە ئەیکەن لەگەڵ یەکتریە لەم کات سات و وەختە زۆر ناسکە خوای تەعالا بەرهەمێکی بەرهەمێ بخاتە نایەوە بەرهەمداری کە ئینشاء الله تعالی ئەگیناوەتە دوژمنان سێکن لە لەحزەیەکی بە هەر بچووکترێشت بێ یەکسەر ئەوە محافظی کەرکووکلابن ئەوە قەرارە دانیشتن بکەن مەسەڵەن بۆ من ڕئیس ئێمە دڵمان خۆش ئەمان عێراق تازە ئێمە کشتمان براین ڕئیس جمهوری کوردە کەواتە ڕئیس جمهوری بە یەک دانیشتنی پەرلەمان خوا حافیزی لێ یەکەن هەرچی پەرلەمانتارت هەیە هەر هەمووی حەسابی دەرەچنە دەرەوە حەسابی مناڵێکی بۆ ناکری معنای وایە من و تۆ لەم عێراقە بێغەشین يعني براسي لخوراي لكن راينة عراق لخوراي يعني بويا ما حقي خومانا ما في خومانا الرجل الرجان سنوري خومانا هبه حدودي خومانا هبه يستبع عند هاتو به همما متفقين ابي هبه بس كوما لقالين با يستنبع ودهاتو لبر اوي ظروفك ناسك اوانا مهم اوي اما دعاء خير كن خواي تعالى ظروفي لبينة باربو ام ملته كما انتيانتي وخواي تعالىش سربخويو گەیشتن بە حکومەتیش ئەو ئاواتێک ئاواتی هەمومانە بێنێتێتی ئینشاءالله ڕۆژێ لە ڕۆژان ئێستا بێ لە داهاتووە بێ لە هەر کاتێکا بێ